پەیمانگەی هونەرە جوانەکانی شێجفەر لە کۆیە کۆنسەرتێکی کۆتایی پاییزەی ساز کردو هاوکارمان کاروان نازم لەوێ ئامادە بوو فیچەرێکی لەوێ بۆمان ئامادە کردو بێکەوە بابینەری بین. بەدڵنیاییەوە موسیقا بەشێکی زۆر گرینگە بۆ من بەشێکی زۆر گرینگە لە ژیانمدا و بەدڵنیاییەوە هەتا ئێرە یەکێک بۆ لە هۆکارەکانی ئەوەی کە بەردەوام یارمەتی دەرم بۆ بەوەی کە بتوانم هومێدێکم هەبێ بە ژیان هەتاوەکو ژیان هەیە هومێت هەیە و مۆسیقاش بەدڵنیاییەکە کە لە جوانەکانی ژیان کە هەموو کات بەبیرهێنەری ئەو کۆوتەیە بۆ من. ڕۆژی ئەوەیە کە بەرهەمەکانمان ئامادەی و حازریکەین ئەو پێشکەشی ئەو خەڵکە بەڕێزەی خۆمانی بکەین. ئێستا حالیان خۆمان ئامادەکرێ ئەوە ساڵانی پێشووترێک کە خۆمان ئامادەکردە لە وەرزی یەکەم پێشکەشمان کرد کە وەرزی پاییزە، بەڵام لە وەرزی دووەم کارنامەی زۆر شازمانەیە بە مەوادی نوێی دیکە کردیتمان و داشمانە پێشانگامانەیە تەبی بینە ناو جامیعەی کۆیا ئەلەوێ بیکەین. طبعاً هەموو بەشەکان گەلەریمان دروست کرد ئەو ساڵ بە هەموو بەشەکانش گەلەری خۆی هەیە، هەمووشی بەرهەمی خۆی تێدا پەخش کردیە هەر ئەوە نییە. طبعاً بەشی شێوە شانۆش ئەویش بەڕاستی ئەکادمیانە ئەتڕۆحەی خۆی پێشکەش کرد و بەشی مۆسیقاش ئەوڕۆ وەکو کۆنسێرتێک وەکو کۆژەنیەکە لە نێوان مامۆستایان و خوێندکاران دوای ئەوەی کە ئەوەی لێوە ڕەخسا هۆڵی خۆی هەبی ئەها زەمینە سازی لە بۆ دەکەی کە تو هەمووشتت لە بەردەمیدانە بەڕاستی ئەوانش کادرێن. ئەوڕۆ من هەم جار دەرەمیلەت دەنجی لێوە نایە ئەگەر تۆ هەمشتی لە بۆ دابێ بکەی هەمووشتی لە بۆ فەراهەم کە ئەوش دێتە مەیدانە. هۆڵەکەشمان بەڕاستی بەناوی کەسایەتێکی گەورەی شارەکەمانە وەکووە من هاتم ئەمن لە نزیکەوە طبعاً ناسیارەتیمانەیە، بەڵام ئەمن ئەو هەستەی کە لە ناو پەیمانگەی هونەرە جوانەکان لە بۆ خاڵێ خۆشببوو مامۆستا سەرداری دەبینم بەڕاستی وەفاەتی یەکجار زۆریان هەیە لە بۆی. بەڕاستی شاری کوێیە بناغی لەسەر ئەدەب و هونەر دامەزرایە ئەگەر ساتێک بوەستی بەڵام لە دواتر بەردەوام دەبتەوە بەهۆی کۆڕۆنە و چەندین بابەتی دیکە وەکو سەرجەم شارەکانی دیکە و وڵاتەکانی دیکەش ئەمە بە هەمان شێوە نەماتوانی چەند ساڵەکە دەست بزێوین و بە دوای کاری هونەریەکان بکەین، بەڵام لە هەموو دەمێ لە ئامادە باشیدا بووین لە بۆی فرسەتێک بێتن وەکو ئێستا بتانین ئیشەکانمان جێبەجێ بکەین. بەڕاستی بابەتەکان هەموو بابەتەکانی تێدایە، حەدیث نوێشی تێدایە و فۆلکلۆریشی تێدایە، چەند بابەتەی تێدایە بەڕاستی بۆ زیندیکردنەوەی فۆلکلۆرەکانە، چەند بابەتە تێدایە کلاسیک تایبەت بە فێرخوازەکانە کە تێکوش ساڵانی چەند ساڵە ئامادەیان کردووە دەتوان کاری پێ بکەن.